شانسم هەیە زۆر باشە وەکو هاوکارم دینا باسی کرد گروپی دووەم ئامادەیە و دەچینە لای هاوکارمان لە باکستێجەوە ژیلا ژیلام کاتت باش پێم بڵێ گروپی دووەم من باشم تۆ باشی زۆر سپاس پێم بڵێ ئەم گروپە چێن و چیان ئامادە کردووە و کامیان سترێس و هێجانی هەیە دەرباز پێشەوەی بچمە لای گروپی دووەم با باسێکی گروپی یەکەم بکەم لەگەڵ تۆ هەستە چۆن بۆ ئەو هەموو دەنگ خۆشە و بینی و یەک کەس تەنها بێ دەرچێ با بڵێن دوو کەس وەڵا من هەر لە شوێنیوانەوە من سترێسم هەبوو من قەلەق بووم وانە حەز ناکرد تۆ ئەندامی لیژنەوەی تا و پێنج بەڵێت با وەکو دینا وتی شانسمان هەیە ئێمە کە ئەندامی لیژنە چکە هەڵبژاردن و بڕیاردان زۆر قورسە ڕاستە زۆر باش دەرباز دینا ئێستا گروپی دۆم ئەنێرمە ژوورەوە بۆ لای ئێوە بەس پێش ئەوە